تاکە ترافیکلایەتەکەی بەردەڕەشە بوتە تۆمارگەی یادگاری نەخۆشی بەشێک لە منداڵانی قەزاکە. نزیکەی 5 تا 15 منداڵ ڕۆژانە لە بەرەبەیانێکی زوو لە خەو هەڵدەستن و ڕوو لەسەر شەقامەکان و ناوبازار دەکەن و بەشێکی زۆریان لە ترافیکی قەزای بەردەڕەش کۆ دەبنەوە کێبڕکەیانە لەسەر ئەوەی کێکلێنە زیاتر بفرۆشێت. لەگەڵ هەڵگیرسانی گلۆپی سووری ترافیک منداڵان بە پەرۆشەوە ڕوو لە پەنجەرەی ئۆتۆمبیلەکان دەکەن و داوای کڕینی کلێنز لە شۆفێران دەکەن. بەشێکی زۆری منداڵەکان تەمەنیان لە نێوان 6 ساڵ بۆ 14 ساڵ دەبێتن بێ ئەوەی چێژ لە تەمەنی منداڵی خۆیان ببینن ڕۆژانە بەم گەرمای هاوینە زیاتر لە 6 کاتژمێر کار دەکەن و تەنانەت تا درەنگانی شەو لەسەر شەقامەکان دەمێننەوە. 2 ڕۆژ بەر لە ئێستا کاتژمێریەکی شەو منداڵێک لە ترافیکی قەزای بەردەڕەش بە خەیاڵێکی داهاتێکی باش خەوی لێکەوت بوو. دەنگی بەردەڕەش لە بەشی پەیامی وێنەیەکی ئەم مێر منداڵی بەڵاو کردەوە. هەرزوو کاردانەوەی بە دوای خۆیدا هێنا و خەڵک نیگەرانی لە باوکی منداڵەکان دەربڕی. بەپێی بە دوادەچوونەکانی دەنگی بەردەڕەش کەم تەرخەمی لە پەروەردەکردن و بەخێوکردنی منداڵەکان هەیە لەلایەن باوکی منداڵەکانەوە کە منداڵەکان وەکو پێویست سەرپەرشتیان ناکرێتن. بۆیە ئەم منداڵانە هانا بۆ فرۆشتنی کلێنس لەسەر شەقامەکان دەبن و هەروەکو خۆیان دەڵێن ئێمە دەمانەوێت کار بکەین بۆ ئەوەی جلک و بەرگی جەژن بکڕین. ساعات چەند تا چەند شۆڵەکە لێرە؟ والله أبت السبيني أش السبيني دمطاع نيران نيجا شول باش بيطي نيراني أجا خراب شول بتكزنا كرتن أتا عصري أتا مغربي أنزل اندمنيتاش. تو ئەگەر ڕۆژانە ئیشت باش بکەن چەندە دەست دەکەوێت؟ 5,000 فايدة 5 فايدة دكتة 10,000 5,000 فايدة 5,000 شلون؟ ڕۆژانە چەند سێت کلێنز دەینی بۆ ئێرە؟ 2 سێت؟ بله. لەو 2 سێتەیە چەند ئەگەر هەوڵی بفرۆشی داهاتەکە چەند دەبێت؟ فايدة؟ بەڵێ 5,000. باشە دەتەوێتن بۆ پارەیە چ بکەیت؟ والله أجا شول باش بي دبيت شايك بكرة قريش باش نبي أويت ناكل. کەواتە تۆ دەتەوێتن ئەو ئیشە بکەیت بۆی ترکێ جێژنە بۆ خەڵک بکڕی؟ بله. بۆ جێژنەکانی تر بە هەمان کار بە هەمان پارە دابین دەکرد؟ بله. ساعات چەند تا چەند شۆڵەکەی لێرە؟ والله ساعات 4 تيميان سي. 4 نيورا. تا ساعات چەند؟ والله عندي تا 5 6 7 عندي زهر رزقني ئەو ماوەی شۆڵ دەکەی لێرە ساعات 4 تاکو 8 چەند ئیش دەکەیت چەند پارەت دەست دەکەیت؟ والله بعد 10,000 5,000 فايدة ناوي. 5,000 فايدەیە؟ بله. چەند دەستەی بفرۆشی 5,000 فايدەدا؟ 2 دسته بس عندك ذا بعد 2 3,000 دقيقة. یعنی تۆ 2 دەستە بفرۆشی 5,000 فايدەدا؟ بله. بۆ ئەو ئیشە دەکەی؟ والله تبقين بارن يودات غرادة عيد لي خمان بريد. یعنی دەتەوێتن بەو پارەی کە کلێنز بفرۆشی پارەیەک دەست بکەوێتن جلکیت بۆ خۆ بکڕی؟ بله. تەمەنە چەندە؟ 12. هەندێک جار لە قەڵەباڵغی تیژڕەوی ئۆتۆمبیلەکان مەترسی دەکەوێتە سەر ژیانی ئەم منداڵانە. یەکێک لە منداڵەکان باوکی لە ژیان نەماوە و بەم تەمەنە بچووکەی خۆیەوە ئەرکێکی گەورە و قورسی لە شان ناوە. بۆ دەنگی بەردەڕەش گوتی کرم ساعات چەند تا چەند شۆڵەکەی لێرە؟ ولا ديدا يا زيا عطا 8 7 بۆ ئەو ئیشە دەکەی؟ باش مجبورية باكم مردية. باوکت نەما؟ بله. ئەی چێ مەسروفاتی ماڵتان دەکات؟ بس منه. بەس توی؟ بله. یعنی ئەتۆ مەسروفاتی ماڵەکە دەکەی؟ بله. باشە چەند کەسن لە ماڵەوە؟ 5 کەسن؟ بله. خۆت کوڕی گەورەی؟ بله. دەتەوێتن بەو پارە بۆ داهاتە چی بکەی بۆ ماڵ؟ والله زوجتها 4 كيلو عادي. 4 کیلۆ حەیدی بکڕی؟ ڕۆژانە چەند ئیش دەکەی چەند پارە دەست دەکەوی؟ 3,000 5 لە هەموو جیهان منداڵان مافی ژیان و گوزەرانی تایبەت بە خۆیان هەیە. بەڵام لە هەرێمی کوردستان بە قەزای بەردەڕەشیشەوە بەشێک لە منداڵەکان بەهۆی نەداری و کەم تەرخەمی باوکەکانیان بێبەش کراون. لە دەنگی بەردەڕەشەوە هارون گەردی بەردەڕەش.